بەناوی خوا سڵاو ئازیزان هیوام لە هەر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. ئەڕێزان دێینەوە سەر بەشی دووەم لە سەرافی کوcoin. هەروەکو ئاگادارم پێشتر من ڤیدیۆیەک سەبارەت بە چۆنیەتی بەشداریکردن لە سەرافی کوcoin بۆ ئێوە دروستم کردووە. پێشەوەی تەماشای ئەم ڤیدیۆی بکەن تکایە تەماشای ڤیدیۆ یەکەم بکەن کە سەبارەت بە بەشداریکردن لە حسابی کوcoin و هەروەها چۆنیەتی ڤێریفایکردنی ئەکاونتی کوcoin. لینکی ڤیدیۆەکەی لە ژێر ئەم ڤیدیۆی دانێم لە دیسکریپشنی یوتیوب بۆ ئەوەی ئێوە بتوانن لە حساب بانکی یاخود هەمان سەرافی کوcoin بەشداری بکەن و ئەکاونتەکەتان ڤێریفای بکەن. لەم فێرکاریە عزیزان ئەموێ بەشی دووەم لە سەرافی کوcoin بۆ ئێوە چۆنیەتی دێپازیتکردن یاخود ویسراوکردنی دراوەکان بۆ ئەوەی ئێوە فێر ببن کە چۆن بتوانن لەناو سەرافی کوcoin ئالوگۆڕی دراوەکانتان بکەن و هەروەها ترێیدی بکەن. ترێید واتە هەمان معامەلە بە هیوام کە ئێوە زیاترین سوودکەن لە سەرافی کوcoin. بەڵام پێشەوەی بچینە سەر فێرکاریەکەی بەڕێزان لەبیر نەکەن هەموو جارێک کە ئەچنە ناو هەر سەرافیەکی خارجی بە VPNێک بچنە ژوورەوە. هەروەکو بین لێرانە من VPNەکەم لەسەر وڵاتی بەریتانیام دانەوە چونکە بۆ معلوماتی ئێوە بەڕێزان هیچ سەرافیەک پشگیری لە عێراقی ناکە واتە سپۆرتی عێراقی ناکە کەواتەوە باشترەکەیەوە هەموو جارێ بە IPەکی سابت واتە VPNێکی باش بچنە ژوورەوە و کارەکانتان لەو سەرافیانەی نەک کوcoin هەر سەرافیەکی تربی کە خارجی بێت ئێوە بە واستای ئەم VPN بچنە ژوورەوە بۆ ئەوەی IP کۆمپیوتەرەکەتان یاخود IP مۆبایلەکەتان لەسەر ئەم وڵاتە بێ بۆ ئەوەی کێشەتان بوو دروست نەبێ. بۆ ئەوەی ئێوە بتوانن لەم سەرافیەی کارەکانتان ئەنجام بدەن و هەروەها ترێیدی بکەن معاملەی بکەن و هەروەها ویدرا و دێپۆزیتی بکەن. بینەری ئەم ڤیدیۆی بن تا کۆتایی ڤیدیۆەکەی بە پێش مەیەخن چونکە شتە گرنگەکان لە ناوەڕاستی ئەم ڤیدیۆیان باس کردووە. ڕێزم ئەگەر تو یەکەم جارە ئەو چەنەلە بینی لێرە چەنەلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتماین هەفتانە دوو ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنەلەوە بڵاوەکەمەوە کە تو ئەتوانی بێ بەرامبەر دراوە ئەلکتڕۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەستبێنی بۆ ئەوەی تو هیچێک لە ڤیدیۆکان لەدەست نەدەی کە لە داهاتوودا من بڵاویانەکەمەوە. چەنەلەکە سەبسکرایب بکە زەنگولەی تەنیشتێ چالاک بکە بۆ ئەوەی هەر کاتێک کە من ڤیدیۆ یەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکەیشنەوە تۆ یاگادار بکاتەوە. بەڵێ بەڕێزان ئەمڕۆ هەروەکو گوتم بەشی دووەم لە سەرافی کوcoin بۆ ئێوە فێرکاریتان بۆ ئەەکەم بۆ ئەوەی ئێوەش فێر ببن کە چۆن لەم سەرافیەی کار بکەن. من بەشە گرنگەکانی ئەم سەرافیە پێتان ئەرێم. بەڵێ بەڕێزان کاتێک کە ناونووسینت کرد هەروەکو گوتم کە من ڤیدیۆی یەکەم لە سەرافی کوcoin لە ژێر ئەم ڤیدیۆی دانم وا باشترە سەیری ڤیدیۆەکەی بکەی بۆ ئەوەی ناونووسینەکەی بە تەواوی بکەی و هەروەها ئەکاونتەکەشت ڤێریفای بکەی. لێرانە بەشە گرنگەکان ئازیزان کاتێک کە ئەچیتە سەر بەشی ئەسس لێرانە ترێیدینگ ئەکاونتەیە دێتە ئەو سەفحەیە بەڕێزان لێرانە ئەسس ئۆڤەرویو هەیە. لێرانە ئەو بەشە ئازیزان کاتێک کلیک لەسەریەکەی ئەماین ئەکاونتەیە و هەروەها ترێیدینگ ئەکاونتەیە. بۆ نمونە گەر بتوێ لێرانە دراوێک یاخود USDT یاخود هەمان تێتر کە هەمان تێزێرە بەڕێزان ئەگەر بتەنەوێ دێپۆزیتی بکەن لەم وێبسایتەی یاخود لەم سەرافیەی ئێوە ئەچنە سەر بەشی دێپۆزیت لێرانە کاتێک کلیک لەسەر دێپۆزیتیەکەی بۆ نمونە ئێمە تێزێری هەلە بژێرین یاخود هەمان تێتر بەڕێزان کاتێک کلیک لەسەر تێتێریەکەی ڕوونکردنەوەیەک بۆ ئێوە بدەم بەڕێزانم بۆ ئەوەی تووشی هەلە نەبن. لێرانە ERC20 هەیە و هەروەها TRC20 بەڕێزان ئێرە زۆر گرنگە تکایە گوێ بدانێ بۆ ئەوەی ئێوە هەلە نەکەن. ERC20 لەسەر شەبەکەی ئەسێریومیە بەڵام وا باشترە ئێوە کاتێک کە لێرانە تێتێری هەلە بژێرن بێنە سەر بەشی TRC20 هەروەکو گوتم ERC20 لەسەر شەبەکەی ئەسێریومە و هەروەها TRC20 لەسەر شەبەکەی تڕونیە. وا باشترە ئێوە کاتێک کە لێرانە USDT هەلە بژێرن یاخود هەر دراوێکی تر بوو USDT هەروەکو گوتم کامان تێتێرە TRC20 لێرانە هەلە بژێری. ئەوەی لەبیر نەکەن لێرانە ئەدرسەکتە دەتێ بەڕێزان هەروەکو بینە ناو ئەدرسەی کاتێک کە تو دێیتە ئەو ئەدرسەی لێرانە کۆپیەکەی هەروەکو بینە لێرانە کۆپی بوو ئەو ئەدرسەی ببەیە هەر سەرافیەکی تر یاخود هەر والێتێک کە بتوێ بۆ ئەم سەرافیەی بوو نمونە
تێزێر یاخۆ تامان تێتێری بنێری تەنها پێویستە تۆ لێرانە کوپی بکەی ئەم ئەدرسەی کوپی بکەی و هەروەها لێرانەش لەبیر نەکەن کە TRC 20 هەڵبژار بێت لە TRC 20 تەنها $1 بە بەڵام لە ERC 20 دولارت ئەڕوە ئەوەی لەبیر نەکەی کاتێک کە ئەدرسەکەت کۆپی کرد بۆ نمونە ئەچیتە ناو تڕاسواڵێتی یاخود سەرافیەکی تر یاخود هەر واڵێتێک کە USDT هەبێ لەناو ئەم واڵێتەی ئەچیتە بەشی ڤیدراو لە تڕاسواڵێتی و ئەو ئەدرسەی لەوێ دانەی و هەروە عەدەدی USDTەکەی ئەنووسی و دواتر سێن دەکەی و لە ماوەی 2 دقەیە یاخود کەمتر لە 2 دقەیە پارەکە دێتە ناو سەرافی کۆکۆین هەروەها بەشی ڤیدراومان هەیە بەشی ڤیدراو کاتێک کلیک لەسەرەکەی لێرانەش بە ڕێزان بە هەمان شێوە بۆ نمونە لێرانە تێتێرت هەیە ئەتوێ لێرانە ئەو پارەی ڕابکەشیتە ناو واڵێتێکی تر یاخود سەرافەیەکی تر بە هەمان شێوە TRC 20ەکەی هەڵەبژێری لێرانە ئەدرسی ئەو واڵێتەی کە ئەتوێ لەم سەرافیەی پارەی بوو بۆ نمونە تڕاسواڵێتی بنێری لەوێ ئەدرسەکەی کوپیەکەی لێرانە پێستیەکەی لەو بەشەی لێرانە عەدەدی USDTەکەی ئەنووسی یاخود هەمان تێتێرەکەی ئەنووسی پێویست ناکە لێرە شتێک بنووسی بە ڕێزان و دواتر کانفێرمەکەی و بە هەمان شێوە لە ماوەی دقەیەک یا 2 دقە یاخود لە 2 دقە کەمترە پارەت لێرانە ئەچیتە ناو ئەو واڵێتە یاخود لە ناو سەرافیەکی تر ئەوەش بەشی ڤیدراو بوو لێرانە بە ڕێزانم دێپازیت ڤیدراو هیستۆری کاتێکری لەسەرە و بەشەیەکەی لێرانەشت پێشانەدە کە تاکو ئێستا چەند دێپازیتت کردووە و چەند پارەت لەم سەرافیەت داناوە مای بونوس پێویستمان بەو بەشەی ئازیزان ئەو بۆ ئەو کەسانەیە کە لینکی ڕێفرالی خۆیان ئەدەم بە کەسانێک و کەسانەکان دێن لەم وێبسایتە یاخود لەم سەرافیەی دێپازیتیەکەن یاخود پارەی دانن کاتێکە بە لینکی تۆ ناونووسینەکەن بونوسە دەتێن کە زۆر گرنگ نییە ئەو بەشە ئازیزان و هەروەها با بچینەوە سەر بەشی ئەسس ئۆڤەرویو کاتێکری لەسەر ئەو بەشەیەکەن هەروەکو گوتم ماین ئەکانتمان هەیە و هەروەها ترێدینگ ئەکان لێرانە هەروەکو بینن بە ڕێزان لەو بەشەی لەبیر نەکەن ترانسفێر هەیە کاتێکری لەسەر ترانسفێریەکەی تۆ دەبیت لێرانە کاتێکە پارەت لە بەشی ماین ئەکانتی هەبێ بە ڕێزانم لێرانە تەنها لە ماین ئەکانتی ئەتوێ پارەکەی بێخیتە ناو ترێدینگ ئەکانت ئەوە بچیە بە ڕێزانم بۆ نمونە هەر پارەکە تەبی لەناو ئەم سەرافیەی بیتکۆین USDT یاخود هەر دراوەکی تر لێرانە درەوەکەی هەڵەبژێری بوو نمونە USDT عەدەدەکەی ئەنووسی ئێستا پارەت لەنا مای ئەکانتی هەیە بۆ ئەوەی تۆ بتوانی لەم سەرافیەی ترێیدی بکەی یاخود معاملەی بکەی ئەبێت پارەکەت هەرچەند لە ماین ئەکانتیابی بگوازرێتەوە سەر ترێدینگ ئەکان ترێدینگ ئەکان ئازیزان واتە معامەلەکردن بۆ ئەوەی تۆ پارەکەی بخیتە سەر بەشی ترێدینگ ئەکان لێرانە چەند USDT تەوێ ئەنووسیوە لەسەر کانفێرم کلیکەکەی و پارەکە لەو بەشەی دێتە لێرانە بە ڕێزانم ئەوەش بۆ ئەوەی ئێوە ترێیدی بکەن کاتێکە پارەکە هاتە ئەو بەشەی کلیک لەسەر ترێیدیەکەی لێرانە بە ڕێزانم ترێید واتە معامەلەکردن کامێک ڕاوسین تاکو سەفحەی ترێیدەکە ئەبێتەوە بەڵێ بە ڕێزانم پێشتر ڕەمزەکەم داناوە لێرانە هەروەکوای بینن خەلکێک معاملەیەکە بە هەر دراوێک کە هەیەی بۆ نمونە تو لێرانە USDT هەیە لێرانە چەند USDT هەیە لێرە دێتە ئەو بەشەی بیتکۆینیە کڕی بۆ نمونە 150 پارەکەت بیتکۆینیە کڕی یاخود 75 یاخود 100 لێرانە هەروەکوای بینن سعرەکان دیارە لێرە سعری کۆتایی بیتکۆینەکەی پیشانەدە و لێرانەش ئێوە چاوەڕێیەکەن کی هە سعر بوو ئێوە هەرزانترە هەڵەبژێرن و لێرانە کاتێککە سعرەکەت هەڵبژارد بەڕێزانم هەروەکو بینن لێرانە زیاتە بێ عەدەدی بیتکۆینەکەش بوون منە هەرچەندە تەبی لێرانە ئەنووسی یاخود پێویست ناکات بنووسی لێرانە 25% توێ بیتکۆینی بکڕی یاخود 50% یاخود 75 یاخود 100% کاتێک کە لێرانە سعرەکەت دیار کرد وهروە بیتکۆینەکەشت لێرانە دیار کرد دواتر بای BTCەکەی یەکسەرە ئەو USDTە ئەبێت بە BTC یاخود هەمان بیتکۆین
لێرانە هەر دراوەکە دەتەوێت ئالوگوڕی پێکەی. بەڵێ بەڕێزان ئەوەش بەشی ترێدینگ بوو کە ئێوە ئەتوانن زۆر بە ئاسانی لێرانە معاملەی بکەن، بەڵام ئاگادار بن ئەو کەسانەی کە پێشەکی بە پارێکی زۆر کەم بچنە ناوێ و عەجەلەی مەکەن بۆ ئەوەی خوا نەخواستە سبەی زەرەری نەکەن. ئەو ترێدەش بوو چ بۆ بەڕێزانم هەروەکو وتم ئەمەوێ زیاتر باسی ترێیدی بکەم چونکە زۆر گرینگە بۆ ئەوەی ئێوە باش بتوانن لەم سەرافیەی کار بکەن و پارەی دەربێنن و پارەی بەدەست بهێنن. لێرانەش بەشی فرۆشتن هەیە بەڕێزانم، هەر بە هەمان شێوە لێرانە ئەگە BTC تەبێ یاخود دۆچکۆین یاخود هەر دراوەکی تر کاتێک کە لێرانە BTC هەڵبژارد لێرانەش هەروەکوا بینن لێرانە کەمترین نرخی هەڵەبژێری کاتێک کە بتوێ BTC بکڕی کەمترین نرخ، بەڵام لێرانە کاتێک کە بتوێ BTC-یەکەی بفرۆشی و بکەی بە USDT یاخود هەمان تێتر ئەبی لێرانە بەرزترین سعری هەڵبژێری بۆ ئەوەی BTC-یەکەت بە سعرێکی باش بفرۆشی. واتەوەی لەبیر نەکەن ئەوە فرۆشتنە لێرانە کڕینە. کڕین واتە هەر دراوەک شەرت نییە BTC بی یاخود بیتکۆین بێ، هەر دراوەکە لێرانە ئەتەوێ بکڕی ئەبێ کەمترین نرخ بە کەمترین نرخی بکڕی و هەروەها لێرانە کاتێککە ئەتەوێ بفرۆشی ئەبێ بە زیاترین نرخی لێرانە دراوەکەی بفرۆشی. واتە هەموو جا لەبیرتان بێ لێرانە کەمترینە بۆ کڕینی دراوەکان، لێرانە زۆرترینە نرخەکەی هەڵەبژێری بۆ فروشتنی دراوەکان. ئەوەی لەبیر نەکەن. باچینە لێرانە بای کریپتۆ هەیە، کردیت دێبایت کارت هەیە لێرانە بەڕێزانم فەرقی نییە چ لێرانە و هەروەها چش لێرانە بای کریپتۆ هەیە. کاتێک کلیک لەسەرەکەی لێرانەش تواتوانی بە مستر کارت و هەروەها ڤیزا کارت کارەکانت ئەنجام دەی و هەر دراوەکە بتوێ لێرانە بکڕیت بۆ نمونە و چەند مێتۆدی تریش هەیە ڤیزا کارت و مستر کارت بۆ نمونە $300 بتوێ لێرانە BTC بکڕی یاخود هەمان بیتکۆینی بکڕی یاخود هەر دراوێکی تر لێرانە $300ەکەی یاخود هەر چەند پارە بتوێ ئاساییە هەر چەند بێ ئاساییە بەڕێزان. کاتێککە لێرانە مستر کارتت هەڵبژار بڕمونە واتە باشترین ئۆڤەر ئەواتە کە بخۆی ئۆتۆماتیکان هەڵەبژێری و کاری و پارەی مستر کارتەکەت بۆ ئەم سەرافیەی ئەنجامەدەم واتە ڕاکێشانی پارەکەی ئەنجامەدەم. لێران 300 یان نووسی BTC هەڵەبژێرین بۆ نمونە و دەیت لێرانە کلیک لەسەر کانفێرمیەکەی لێرانە پێتەری کە $300 ئەوەندە BTC-یەکە و ئەو ئیمەیلەی کە مستر کارتت پێ دروست کردووە وەروە پاسوێردەکەی و دواتە لاگینەکەی و چیتە بەشەکانی تر کە ئەتوانی داخلی بکەی و پارەکە لە ماوەی 1 دقیقە دێتە ناو حسابی کوکۆینی تۆ. ئەوە بۆ ئەو کەسانەی کە مستر کارتیان هەیە و ئەیانەوێ لە ڕێی مستر کارتەوە لێرانە دراوی ئەلکتڕۆنی بکڕن و معاملەی پێ بکەن. من تەنها تەرکیز لەسەر ئەو بەشانەم کرد کە ئێوە پێویستیتان پێ دەبێ و منیش بۆ ئەوەی ڤیدیۆکەی زۆر درێژ نەبێتەوە نەچوومە ناو وردەکاریەکانی ئەم سەرافیەی. بەڵێ ئازیزان هاتینە کۆتایی ئەم ڤیدیۆیەش هیوادارم هەمووتان زۆرترین قازانج بکەن لەو بەرنامە و ئەپانەی و هەروەها ئەم سەرافیەی کە من ئەمڕۆ بۆ ئێوە ڤیدیۆم دروست کرد. نیاتی من تەنها ئەوەیە ئێوە شەروەکو من سوود بکەن و قازانج بکەن و ماڵی هەمووتان پڕ بێ لە بەرەکەتی خوا. سوپاس ئێوەکەم کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆی بووم. سوپاسانەکەم ئازیزان. هەر ڕەخنە کامێن پرسیارێک هەبوو لە ژێر ڤیدیۆیە لە چەنەلی یوتیوبم بنووسن، من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر، وێبسایتێکی تر، ئەپێکی تر و هەروەها فێرکاریەکی تر. هەمووتان بەخوای گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت. خواتان لەگەڵ.